تەمانە بچینە جێیەکی باشە جێەکەی نارێم سبەیلۆتان بە دیار دەکەوی دەرێن بەنجی وەرە تکتت عایدی من ئەمشتت عایدی من وڵی جازێ وەرناگرم دەی بچمە مەحەدی ها ئەدرۆ خۆ بە سیارێ وەرە لێ ڕاتی لێ چێ پێ دەکەنن چیە؟ ساڵتە زیاد کەوت چێ کرد جێ دێنیە ئەتو دەچێ ڕاستە ژوەنیە؟ ئەدێ وەرگە چییە؟ ئێستا دەبات تۆ ژۆرێ ئەدێ و کەچەراتێ چییە؟ ئەدی بە سەریەوەی ناکەی دارێ چە؟ دارێ دارێ ئەوە دەرێ ئەوە چ دام چ دەوێ چ دەکەی چ دەوێ وەرە کاکەم لەت دەکەم وەرە ئەرەوە لەت دەکاتەوە دەوقە چ چیوە کاکە ها چیوە کاکە نایبینە جێمان ناتۆ وەڵە جێمان ناتۆ برای من کە جێمان ناتۆ برای من ناوەڵە جێکە یەک دەقە ناوەڵە جێ نییە وەڵا وریە ئەم خوای جێ نییە سندوق باش نییە لە بۆ تۆ ناخە نابی ئەوە سندوق نابی ئاز بینە کاکە کاکە دەرکەی لە بکەنەوە ها سپرایز سپرایز بڕۆ دوی کاکە سوپرا سوپرا وەڵی پارە تەکسی دەی بەڵ کاکە دەدارشە دا وەڵی پارە تەکسی دەی بەڵ تا عقل دانیشن جیان کردیەوە؟ ئەی من هەم پان و بەرینە ماشەڵڵا ڕتوباتی دروست دەکەەوە ئێستا سەرشانت ئەوە عەلی سەرشانتەم دەبتە عارەقە ئەوە ژوێ دێ دانیشتێتی نەدەچینە سینەمەی نەشتێک هەموو زیاد ئەکە وەرێرە تۆ چیەوە لێ ڕاوەستە وەرێرە ئەوە چیەوە خۆشە نابەجددی ئەوە چیەوە ئەو پەنیرە والله برام کەس لەو تێستێتی بانگ نەکردی بخۆن هەشتە جاڵەکەی سەد تێست دەکەم ئەمە لە دیارەوەی بخۆین وا خۆشە ئەمە فیلمەش خۆشە وەرە وەریا کە ئەوە زارێ دەربینەوە زارێ دەربینە ئەتو بڕۆ لێرە گەمە بکە هەتامە دێنەوە باشە بزر نەبی ها نەچی ئەو لاولاش دەی بڕۆ باشە بزیدانە بڕۆ ئەوانو عەدە کۆرمان تۆ 3000 کە دەی بات قسەکە داخل هەزارەکەم دۆزە مشتای عەلی هەزارێکی لێ بستنەوە تێی بەربەدەی دەرێ هەیکل لێ ڕاستە چێ قورعان نازەوە وڵای لێمان بەرە وەکو هەرات ناو جێگەی مندار وەرە چێزی دیارە چێزی دیارە لە چێزی دیارە لە لەگەڵتان بێ دەرێ چێزی دیارە لە ناشە ڕۆزێکی شەیتانی نەکەی ڕۆزێکی دانشی دەی ئەوەش نەڕژێنی ناش خۆڵەتی لۆ توڕەکە دەی با دەبچی دانشی دانشە کرد دەرێ